بینەرانی عزیزی کورسات هەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری عزیز و خۆشەویست کەسایەتی دێرین و خۆشەویستی شاری سلێمانی کاک ئەنوەری حاجی ڕەشیدی وەسمان چاوەش ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافیە. کاک ئەنوەر کوڕیەکێک لە خانەوادە دێرین و ئەشرافەکانی شاری سلێمانیە. لە کۆتایی ساڵی سیەکان هەر لەم خانووە کە پێ ئەوترێ خەستەخانەی ئینگلیز و ساڵانی خەستەخانەی ئینگلیز بووە ماڵی حاجی ڕەشید وەسمان چاوەش بووە لەدایک بووە. گەنجینەیەکی دەوڵەمەندی پڕ یادەوەری ئەو ساڵانەی چلەکان و پەنجاکان و شەستەکانی شاری سلێمانیە. لەم خانووە گەورە بووە و هەر لەم خانووە لە کۆتایی ساڵی چلەکان چۆتە کۆلێژی ماف لە بەغدا و ساڵانێکی زۆر کاری پارێزەرایەتی کردووە. ساڵانێکی زۆر لە چەندین شوێن وەکو بەڕێوبەری ناحیە کاری کردووە. گەنجینەیەکی دەوڵەمەندە لە یادەوەری ئەم هەفتەیە هەوڵ دەدەین لەگەڵ کاک ئەنوەر باز لە یادەوەریەکانی سلێمانی بکەین، باز لە مێژووی خانەوادەکەیان بکەین، باز لە مێژووی ئەم خانووە دێرینەی شاری سلێمانی بکەین کە ئێستا یەکێکە لە خانووە دیارەکانەوە نۆژن کراوەتەوە وەکو خۆی ئەو هەموو ئەم مێژووی لەلایە. پێکەوە ئەچینە لای یادەوەری و ئەزمموی کاک ئەنوەری حاجی ڕەشیدی وەسمان چاوەش. کاک ئەنوەرجانم کاتت باش. ئەم کاتت باش و بەخێر هاتن بۆ ئەم خانووی کە پێویستە دایم لەبیر نەکرێ و ببێ بە جێگایەکی وا کە هەموو کەسی سلەیمانی ئەوەی نەیدی بێتە سەیری و هەروەها میوانانی سلەیمانی بهێنرێن بۆ ئێرە بۆ سیرکردنی و پیشان بێرێ مێژووی ئەم خانووە و هەروەها بەندەش ئەگەر چی بتوانین بەستەکانە خۆش بێ کاگێ ئەنوەرجاندارە تۆ ساڵانی زۆرە لە کوردستان دووری لە دەروی وڵات دەژیت ئێستا هاتوتەوە بۆ کوردستان بە هەلمانزانی بەڕاستی و چاومان گەشت بوو ببینینت بە بتوانین بێکەوە باسی ئەو یادەوەریانە بکەین. ئێستا تەندروستی چۆنە کاگێ؟ ئەلحەمدولله سپاس بۆ خوا تا ئێستاش باشم. ئیشەڵا هەر باشە بیت هەر دایمی ژەڵێم هەرواش بمێنێ هەر باش ئیشەڵا لەمە باشترە بیت و هەمیشە بە تەندروستی باشە گەڕێتەوە ناومان. من پێم خۆشە لە دیارە بنەماڵی ئێوە بنەماڵەی وەسمان چاوەش یا حاجی ڕەشید وەسمان چاوەش بنەماڵەیەکی دیار و ئەشرافی سلێمانی بوون و خانەوادەیەکی دیار بوون لە زۆرینی لە ڕووداوەکانی ئەو ساڵانەی سلێمانی بنەماڵی ئێوەکو بنەماڵەیەکی دیار لە سلێمانیا ناویان هەبووە. من پێم خۆشە لە خانەوادەی ئێوە دەست پێ بکەین. دیارە وەسمان پاشا کوڕی یونس ئاغایە. من لەو ناوە دەست پێ بکەم. یونس ئاغا بەڵام وەسمان چاوەش بۆچی پێیان تۆ چاوەش کە و کوڕی ئاغا بوو؟ مەڵێ وەسمان چاوەش کە پێوترێ چاوەش بۆچی ناونراوە چاوەش وەکو لە باوکمم ویستە بوو کەوا باوکی یەکێک بووە لەوانەی لە حکومەتی ئەو وەختا ئیشی کردووە بە وەزیفەی وەرگرتنی باج و زەریبە لە خەڵقی. ئەماوا دیارە ئەو وەختە دائیرەکە خەڵقی ناردووە مۆزەفی ناردۆ کە باجەکە وەربگرێ نەک خەڵقەکە بێت بۆ دائیرەکە و باجەکە تەسلیم بکە. یعنی لەبەرەوە گەڕاوە بە ناو شارە ئەوەی باجی لەسەر بێ لێ وەرگرتوون ناونراوە بەو ناوە. زۆر ڕاستە دەستێک تۆ بینیوتە ئەو لە بیرەوەری تویا هەیە؟ بەخوا لە بیریشم بێ هەر وەکو خەیاڵ. ڕاستە دیارە بنەماڵەیەوە پێشەوەی بێنە سلێمانی لە دەربەن فەقەرە بوون. هەنێکیان چوونەتە خانەقین و هەنێکیان هاتوونەتە سلێمانی. باوکت حاجی ڕەشید وەسمان چاوەش دیارەکە خاوەنی ئەم خانووە بووە و ئەم خانووی کڕیوە دواتر باسی مێژووی خانۆکەکەین. کاری چی بوو؟ باوکمێکە بوو لە گەورە توجارەکانی سلێمانی و یەکێ بوو لە ئەشرافی سلێمانی کە هەم مەلاکی ئەرازی دەرەوەی شاری بووە چەندەیەکی هەبوو
وەکو ئاوەکڵە، وەکو خەراجیان، وەکو یەخی ماڵی. بەڵێ و هەروەها لە ناوشاریش مڵکێکی زۆری هەبوو، تەنها هەر ئەم خانووی وا باسەکەین ئەم کۆڵانەی بەر دەرگاکەی هەموو خانووەکان هی باوکم بووە. بەڵێ لە 1990ەکانە بەشێکی لەم خانووە کە بینا کرابوو ئەو وەختە، بەڵێ ئەم بەشەی وا ئێستا ئێمەی تاین ئەمە پێ ئاڵێن بەشە تازەکە بینا نەکرابوو، تەنها ئەو بەشە کراب بینا کرابوو، ئەوەی کڕیوە و دوای چەند ساڵێکیش خۆی ئەم بەشەی سەر و خواری بۆ دروست کردن، بۆ دروست کردووە بە نەوعێکی وە زۆر جوانترین خانوو بووە لە وەختی خۆیان، وەستا لە ئێرانەوە هاتووە بۆ دار و ئیشی دار و پەنجەرە و ئەم شتانە، و هەروەها دەرگا و ئەمانە، و هەروەها وەستاش لە تورکیاوە هاتووە بۆ ئیشی شوشەکاری ڕەنگاوڕەنگ کە ئەو وەختە لە سلەیمانەیە شتێکی شاز بوو. ئەو ساڵانی کە لە جەنگی ژیانی یەکەم ئەم خانوو ئەبێ بە خەستەخانە لە باوکتیان وەرگرتووە؟ باڵێ کە حربی عالەمی یەکەم دەستی پێ کرد، ئینگلیز هاتن عێراقیان داگیر کرد، لە ناو ئەوانەشا سلێمانی بوو کە سلێمانی داگیر کرا. پاش مدەتێک ئینگلیزەکان بۆ جێگای قواتێکی زۆریشان لەگەڵ بوو، جێشێکی زۆریان لەگەڵ بوو، پاش مدەتێ بۆ جێگایە گەڕاون بیکەن بە خەستەخانەیەک بۆ ئەو جێشیان کە ئەوەی کە لێرە بوون بڵێ کە لێرە بوون و لازمی خەستەخانەیانە بێ، وا دێرە ئێرەیان بە باش زانیوە، ئینزاریان ناوە بە باوکم کە ئەبێ لە زەرفی هەفتەیە کات چۆڵیکە، ینی بە زۆر لیان بە زۆر لیان وەرگرتووە بە و مەجبور بۆ باوکم کە چۆڵی بکا بۆیان. بەڵام خۆشبەختانە وەکو وتم ئەم ماڵانەی بەرامبەریشمان هەر مڵکی باوکم بووە، یەکێ لە ماڵەکان لەو وەختا چۆڵ بووە، چوونەتە ئەو بەردەرگان. بەڵێ چەند ساڵ خەستەخانە بوو تا ئینگلیز لە سلێمانی، تا ئینگلیز لە سلێمانی. ئەمە ینی بعد ئەوەی کە لە دوای خۆیان بەجێ ماو ئێمە بینیمان بەداخەوە ئێستا نەماوە، پاش ئەوەی کە ئەوترێ نۆژەنکردنەوە دەرگاکانی هەموو ژوورەکان خاستەتەنەوانەی سەرەوە لەسەر دەرگاکان نووسرا بوو ئەو ژوورە ژووری چییە؟ وەکو بە ئینگلیزیش نووسرا بوو بە زەڕکەفت لەسەر دەرگاکە خۆی داری ساج و قاوەی بوو، ئەویش بە زەڕکەفت لیان ناوە وەکو مۆر بە گەورەی دکتۆر ڕووم، ئۆپەرێشن ڕووم. کاک ئەنوەر لە دوای دەرچوونی ئینگلیز لەم خانووە خۆتان هاتنەوە ناو خانووە، خۆتان هاتنەوە ئێرە. زۆر باشە. تۆ لە 1936 لەدایک بوو، هەر لەناو ئەم خانووە لەدایک بوو. زۆر ڕاست. ئێوە چەند خوشک و برابوون کاگەنوەر؟ ئێمە 5 خوشک و برابوو. 5 خوشک، ینی 3 برا و 2 خوشک. کەسیان لە ژیانە ماون؟ هەر من ماوە، هەر تۆ ماوی. دەمن درێژ بی شەڵا جەنابەت، هەر تەندروستیت باش بێ، ڕۆحیێوانی شاد بێ. وێنەیەکی جەنابی باوکتم لەلایە، ئەم وێنەی دیارە وێنەیەکی دێرینی ئەوە حاجی ڕەشی وەسمان چاوەش دیارە کە خاوەنی ئەم خانووە برا گەورەک، ئەوە کاگەکرێمی براتە. زۆر ڕاستە. ئەو وێنەیەشم لەلایە دیارە وێنەیان لەناو مۆبایلەکەمە، وێنەیەکی زۆر جوانی جەنابی باوکتە کە یەکێک بۆ لە ئەشرافەکانی سلێمانی لەو ساڵانە. بەڵێ من یادەوەریم هەیە لەگەڵ ئەم وێنەیە. من لە بەغا بووم، لە کولیەی حقوق بووم. ئەو وەختەش تەبیعی
هیچ زانکۆیەک نەبوو لە عێراقا بەڵێ لە زمانی مەلیک فەیسەڵە بازەکەم یعنی پێش سەدام و بەڵێ پێش ڕوخانی ڕژێمی پاشایەتی عەبدولسەلام عارف و عەبدولکەریم قاسم و بەڵێ ئەمانە زمانی پاشایەتی بوو ئەو باسی ئەو وەختەکەم. بەڵێ دەستەکار خۆش بێ وێنەیەکی جوانە. ئەم وێنەیە جارێ ئێوە سێ برابوون کاگەکرەم کاگەنوەر کاک فوات. ئەمە وێنەیە پێما بێ براکانتی تایە جەنابیشتی تایە ئەم وێنەیە. بەڵێ هەر فوادی تایە ئەکرەم هەر لە سانەویەوە کە دەرچوو لە سانەوی لە یەکەمەکانی عێراق بوو لە یەکەمەکانی ناردیانە دەرەوە هەموو لە یەکەمەکانی هەموو عێراق. بەڵێ یەکسەر ناردیان بۆ ئەنگلتەرە بۆ بێعسە بۆ خوێندن چوە ئەنگلتەرە ئیتر نەهاتەوە ئەتر پاش هاتنەوەی لە حەفتاکانە ئێمە پاش عەفوو تەخەڕوج و ئەمانەی و هەموو شەهادەیەکی وەرگرت و دکتۆرا و مکتۆرا و ئەمانەی هەموو تەواو کرد. زۆرمان لێ کرد کە بێتەوە هاتەوە چەند ساڵێک 2 ساڵ 3 ساڵ لە ئەو وەختە سلەیمانیش زانکۆی تیان نەبوو حەزێ کرد لە سلەیمانی ئیش بکە خزمەتی شارەکەی خۆی بکە نەبوو مەجبور تەعینیان کرد لەکوێ لە بەسرە تازە هینێکیان زانکۆیەکیان کردبەوە لە بەسرە ڕاست ئارەوە. ئەم وێنەیەکی و کێتیایە ئەم وێنەیە ئەمە یەکەم لەو سەرەوە دیبرا کاک فوادە دووهەم منم ئەو جەنابتی بڵێ بەڵێ سێهەم وابزانم سۆلافی خوشکەزامە. ئەمجا ئەو کاک محەممەد ئەمینە کە پیاوێکی هەر بە ئابوانی چلەکان و پەنجاکان و شەستەکانیش لە مەوزوعی کوردایەتی و کوردەوەریە باوکی دکتۆر نزارە باوکی دکتۆر نزارە کاک نیاز و کاک دکتۆر نزار کە زابتێکی گەورە بوو دوایی ئیلتیحاقی کرد بە پێشمەرگە و مدەتێکیش پێشمەرگە بوو پێش ئەوەش هەر لە چلەکانە ڕاست هاوسەری ئەختەرخانی خوشکت بوو. بەڵێ ئەمەش ئەختەرخانی خوشکمە. وێنەیەکی جوانی خێزانی ئێوەیە هی ئەو ساڵانە دەستەکانە خۆش بێ. دیارە باوکت کاگەنوەریێک بوو لە ئەشرافەکانی سلێمانی و لە زۆر کۆڕ و کۆبوونەوەی ئەشرافەکانی سلێمانی ئەو ساڵانە بەشداری کردو. ئەم خانووی ئێوەش زۆربەی کات شوێنی کۆبوونەوەی ئەشراف و پیاماخوڵەکانی ئەو ساڵانی سلێمانی بۆ. من وێنەیەکم لەلایە دیارەبێنێکی زۆر دێرینە جەنابی باوکتی تایە لەگەڵ کۆمەڵێک لە بازرگان و لە پیاماخوڵانی ئەو ساڵانی سلێمانی. تۆ هیچ کامیانە بەبیریت؟ بەڵێ ئەمە حاجی مەلا فەرەجە. بەڵێ باوکی عەبدوڕەحمانی کوڕی مەحامی بوو. بەڵێ حاجی ئەحمەی کەریم ئاغای تایە. بەڵێ ئەمە باوکمە حاجی ڕەشی. بەڵێ ڕاست. ئەمجا تەنیشتەکەی ناناسم تەنیشتی ئەویش هەر کەسێک هەبوو ئەویش هەر توجار بوو لە خانەکەی کە باوکم دروستی کرد ناوی حاج ئەویش حاجی ڕەشی بوو. بەڵێ لەم بەریشەوە حاجی مارف بەڵێ حاجی مارف بوو باوشی بەڕەحمەت بێ مستەفا و کەریم و بەڵێ ئەمانە. وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی ئەو ساڵانە و هاوڕیانە بێکەوە ئەو وێنەیان گرتووە تاریخێکی جوانی هەیە. باوکە جگە لە کاگێ ئەنوەر باوکە جگە لە ئەوەی کە خاوەن مڵک بوو لە ناو شارە خانی هەبوو. خانەکەی لەکوێ بوو؟ خۆی ئەوەڵ جار هەموو گەورە توجارەکانی سلەیمانی لە حتا لەگەڵ جوولەکەکانیشە گەورە توجارەکانی جوولەکە چونکە جوولەکەش زۆر توجاری گەورەیان هەبوو لە خانەکەی تۆفیقەفەنی ئاغا فەتحوڵڵا بوون
کە ئەکەوێتە سەر ئێستا ئەکەوێتە سەر جادەی کاوە جادەی کاوە بەڵێ حتایەتە بیرم لەو هینە لەو خانە حاجی برایمەغا کە یەکێ بوو لە ئەشرافەکانی سلەیمانی لە گەورە ئەشرافەکانی سلەیمانی و تەنیشتیشی حاجی سەعیاغا باوکی جەلالاغا و جەمالاغا و ئەمانەی کوڕی ئەویش هەری یەکێ لە هەرە گەورەکانی زۆر ڕاست سلەیمانی پێما بێ لەم ساڵانەیە خێریش لەگەڵ بنەماڵەی کۆڵک خانێکی تازیان جارە بە ئەوە بۆ تەواوکەن و حاجێمینی حاجی فەتاح کە لە کۆنا کچێکی لە باوکی من نەک لە دایکم لە باوکی من مارە کرد و حاجێمینی حاجی فەتاح ئەویش لەوێ بوو ئەمجا لە تەنیشتی دوکانەکەشم بیریە کە باوکم لێی دانیشت وەکو ئۆفیس نووسنگەیەکی خۆی نووسنگەی خۆی بەڵێ پێشیش وەختی خۆی تیجارەتی تیا کرد تیجارەتی قوماش و تیجارەتی تووتن و تیجارەتی خوری ئەم تیجارەتانەیە کرد هەتایەتە بیرم لە چلەکانی سەدەی پێشوو لەگەڵ ئەوروپاشا تیجارەتی هەبوو ڕاست بەڵێ ئەوانە هەمووی لە بیریە و حاجی کەریم حەدادیش هەر لەو خانە بوو کە پێوترا تۆفیقە فەرمی ئاغا فەتح زۆر ڕاستە دواتیش خانی تازە دروستەکەن لەمبەر باوکم و دوو کوڕانی کۆڵک کە حاجی عەلی کۆڵک و حاجی محەممەی کۆڵک لەگەڵ شەریکێکی کە بە هەر چواریان خانی تازیان لە دروست کرد لە تەنیشت دەرگای قەیسەری نەقیبۆ پێوترێ خانی تازە دەرگایەکی لەسەر جادەی کاوەیە دەرگایەکی لای قەیسەری نەقیبی لە حەوزە وشکەکە خوار قادر مەکانە بەڵێ دەستەکانە خۆش بێ تۆ لە هەر لەم خانووە دیارە ئەچیتە حوجرە لەکوێ لە حوجرەویم لە مزگەوتی هەمزاغا دیارە دراوسێت ئەمە مزگەوتەکە نزیکە هەبوو کوردی ئێران بوو وەڵا دوو مەلامان هەبوو بە یەک ناو یەک لە دوای یەک هاتن هەردووکیان ناویان مەلا ڕەحیم لە مزگەوتی هەمزاغا مەلای مزگەوت بوو پێش نوێژی خەڵکی لەوانەت خوێن بەڵێ دواییش چوومە مەکتەبی خالیدی خالیدیە بەڵێ یونس تۆفیق هەیە ماڵەکەیان لێرە مزگەوتی شێخ بابە عەلی هەیە لە بەرامبەری دەرگای ئەو لای مزگەوتی شێخ بابە عەلی ماڵی ئەو یونسەفەنیەی کە مدیری مەکتەبی خالیدیە 6 ساڵ لەوێ بوویت 6 ساڵیش لەوێ بوو لە مامۆستاکانم خالید شەفیق بیریە خالیدی شەفیق ئاغا ئەنجا دوای ئەوە لەوێش دەرچووم تۆ لە 1940 لە خالیدیە بووی لە 1940 تا 53 سانەوی سلەیمانی ئەو وەختە لە سلەیمانیە هەر یەک سانەوی هەبوو تەبیعی زانکۆمانە نەبوو ڕاست زانکۆ لە هەموو عێراقا نەبوو عەبدولکەریم قاسم هات زانکۆی دروست کرد لە بەغا بەڵێ لە 1950 هێشتا ڕژێمی پاشایەتیە تەمەن دیارە و کاتە جەنابەت سانەوی تەواوەکەی تۆ شتە بەغا تەواو کرد چوومە بەغا کولیەی حقوق کۆلێژی ماف لە بەغدا کۆلێژی ماف لە بەغدا تەمەنەو کاتە زانکۆ نەبوو و باست کرد کولیەکان سەربەخۆ بوون هەر 4-5 کولیە هەبوو لە بەغا 4 ساڵیش لەوێ تا 1950 لە کۆلێژی ماف بووی شێت لەگەڵا بوون ئەو ساڵانە لەوێ بەڕەحمەت بێت جەمال ڕەمزیم لەگەڵا بوو
کوڕی جەمالی ڕەمزی ڕەمزی مەلا مەلامعارف مەعرف کە ئێستا دوایی باسیەکەین ماڵەکەیان تەنیشتی ئێرێ بڵێ تەنیشتی ئێرێەوە چەند کەسێکی کەش خەڵکی سلەیمانی لەگەڵما بوو نایەتەوە بەبێ زۆر ڕاستە. تۆ لە 1950 دوایەوەی کە کۆلێژی ماف تەواوەکەی دامەزراییان کاری پارێزەرەیت کرد. بووم بە پارێزەر لە سلەیمانی بەڵێ تا عەبدولکەریم قاسم هات لە ساڵی 58. ئەو کاتە محکەمەی دادگای سلێمانی لەناو سەرا بوو، هەموو حکومەت لەناو بینای سەرا بوو، هەموو دایرەیەک لەناو سەرا بە پارێزگارەوە لەگەڵ هەموو دایرە سەرۆکی شارەوانی دایرەی تاپۆ و دایرەی محکەمە و مەحامیەکان و متەسەڕف و پشت دایرەکەش بزەبت هین بوو شورتە بوو، ئەوەش مدیری شورتە لەوێ دانیشت و ئەمانە. تۆ ساڵێک لێ کاری پارێزەریت کرد تا نەخێر 2 ساڵ مەحامی بووم پارێز. زۆر باش. کاگە نورچیە بوون پارێزەر بەناو بانگەکانی ئەو ساڵانی سلێمانی پەنجاکان؟ کەمال عارف حکمت هەبوو، بەڕەحمەت بێ ڕەوف مستەفا کوڕی پووری من بوو کە ئەعدام کرا، مەلا کەمال بوو، ئەمانە بەناوبانگ بوون. ئەمانە بەناوبانگ. ئێوەش تازە دەستان پێ کردبوو، بەڵام تۆ دوای 2 ساڵ لە کاری پارێزەرایەتی و لە دوای ڕوخانی ڕژێمی پاشایەتی و هاتنە سەر حکمی عەبدولکەریم قاسم و گۆڕانی دەوران با بڵێن لە ڕووی سیاسی و هەموو شتەکان لە عێراق، تۆ ئەبی بە مدیر ناحیە لە سەید سادە. شیرۆکی کاری تۆ تەمەن تۆ ساڵانێکی زۆر بەڕێوەبەری ناحیە بووی، دووە چەند ساڵێک یەک لە دوای یەک کۆمەڵێک ناحیەت لە کوردستان و لە عێراق مدیر ناحیە بە لەو ئیشەیە بوویت. چۆن بوویت لە کاری پارێزەرایەتیەوە دامەزرای و بووی بە بەڕێوەبەری ناحیە لە سەید سادە؟ ئەو چیرۆکە چۆن؟ ڕۆژێک لە ژووری مەحامیەکان دانیشت بووین، من و باقی مەحامیەکان، فەڕاشی متەسەڕف کە پێوترێ پارێزگار وابزەم ئێستا پارێزگارە، ئەو ساڵانە متەسەڕفیان پێ بەڵێ هات وتی متەسەڕف هەمووتان بانگەکە بۆ لای خۆی هەموو مەحامیەکان ئەبێ بێن بۆ لای. وتمان باش. چوین بۆ لای متەسەڕف، وتی وەڵا ئەوە شۆڕشی 14 تەمووز ڕوویاوە و ئێستا لە بەغاوە ئەمرمان بۆ هاتووە کە ئەبێ ئێوە وەکو شتێ بڵێن نخبەی گەنجەکانی ئەموڵاتەن و نخبەی ئەوانن کە ساحب شەهادە و ئەمانن ئەبێ بێن ئیش بکەن لە حکومەتە، دابمەزرێن لە حکومەتە. وتمان وەڵا ئێمە مەحاماتەکەی خۆمان پێ باشە و هەر حەزمان لەوەیە هیچ دامەزرانمان ناوێ. وتیان چارەتان نییە، ئەبێ بیکەن ببن. و ئێمە چەند هینێکمان هەیە، پۆستێکمان هەیە، چەند وەزیفەیەکمان هەیە، پێتان ناڵێن ئەتوانن هەڵبژێرن خۆتان. باشە. چی بوون وەزیفەکان؟ وەزیفەکان یەکەم وەزیفە حاکم بوو، دووهەم وەزیفە مدیر ناحیە بوو، سێهەم وەزیفە محقق عەدلی بوو، چوارهەم وەزیفە معاون قانونی بوو، شتێکی وان پێوە. تۆ لەناو ئەمانەیە بۆچی مدیر ناحیەت هەڵبژێرت؟ ڕەنگ بێ ئێستا ئەڵێم، چونکە وابزانم باوکم چەند مەلاک بوو لە دەرەوەی شار، چەندەیەکی هەبوو، وەکو شتێ نزیکتر بووم لەو ئیشەی، لەوەی کەوا باوکم لەگەڵ فەلاحەکان و لەگەڵ ئەهلی دەرەوە دێهات و ناحیەکانایکە
بۆ ئەو وەزیفەیە نزیکترم. ئەتر من ناحیە مدیر ناحیەم هەڵبژار تەعین کرا من پاش مدەتێ عینی فەراشی متەسەڕف هاتەوە بە شوێنمانە وتی وەرن متەسەڕف ئێوە پاش 2 هەفتە 3 هەفتە هەرەوەنەوە چوینەوە بۆ لای وتی وەڵا ئەمرەکانتان هاتووە هەر کەسەوە بە دڵی خۆی هەر کەسە بە دڵی خۆی چۆنتان وتووە وا هاتووە ئەبێ لە زەرفی هەفتەیەکا بچن پەیوەندی بکەن بە ئیشەکەتان دەست بکەن بە ئیشەکان بەو نەوە من تۆ یەکەم مدیر ناحیە چوویتە سەیسایق 3 ساعت دوایی نەقلی قارکەرەم کرام 2 ساڵ لە سەیسایق مایتەوە بەڵێ سەیسایق تازە دروست کرا بوو ئەو ساڵانەیە چەند ساڵێک چەند ساڵێکە بوو پێش تۆ شەوقی بڵێ شەوقی میرزاکەری ئەو من لەوم وەرگرت بەڵێ ئەمجا نەقلی قارکەرە دیارە بە پێی ڕێنمایی وەزیفی هەردوو ساڵ جارێ ساڵ و نیوێ جارێ شوێنەکانی گۆڕیوە لە زۆر شوێن مدیر ناحەبی دواتر لە قادرکەرم لە کەرکووک لە کەرکووک ئەو وەختە لەسەر کەرکووک بوو دوایی وابزان خراە سەر چەند چۆماڵ و سلەیمانی وابزان دواتر بۆ باوەنور ئەمجا لە دوای باوەنورەوە وەکو وتم ساردیە کەوتە بینی حکوومەت و بارزانی ساڵانە بڵێ ئێمە مۆزەفەکان زۆریان مۆزەفە گەورەکان نەقلی جنوب کرای بە ئەمری حکوومەت بە ئەمری حکوومەت بۆی ئەو ناخۆشیانە ئەمری وەزارەتی داخلی بەڵێ ئێمە هەمووی ئەوەڵی تەعینم تا ئاخری تەعین مەرد سەر بەسەر وەزارەتی داخلی بەغا زۆر ڕاست تۆ لەو ناکۆشیانەیە و لە گواستنەوەی با بڵێن مۆزەفە کوردەکان بۆ باشوور تۆ بەرچوە کەوتی من بەر ناحەیە کەوتم پێڵێن سەلاحیە تابع بە قەزای شامیەی دیوانیە بەڵێ زۆر ناجح بووم لەوێ دوای ئەوە نەقڵ کرام بۆ ناحیەی کفل لە بینی حلە و نەجەفایە پێ لە بینی حلە و نەجەفایە بە ناوی پێغەمبەری جوولەکەکانەوە کە پێڵێن وەذوالکفل لە قورئانە ناوی هاتووە وەذوالکفلی من الصالحین پێمان بە جوولەکەکانی عێراق و ساڵانە وەکو شوێنێکی هین سەردانی ئەو ناحەیانە کرد بەڵێ هەموو ساڵی ئاهاتن ڕۆژێکیان هەبوو بۆ ئایان کرد بە شایی و جەژن و وەکو جەژنیان بوو تا ئێوارە و ئەگەڕانەوە بۆ هەموو ئەو وەختە جوولەکەیەکی زۆر هەبوو لە عێراق من باسی سلێمانیش شەستەکان بڵێ لە ناحیەکان زۆربەی ساڵ و نیو 2 ساڵ مایتەوە بۆ لە کفل 5 ساڵ مایتەوە بەخوا بڵێم چی خۆم لام خۆش بوو وا دیارە حکوومەتیش ڕازی بوو لە من تا 1969 تۆ لە کفل لەمێنیتەوە دواتر نەقلی ناحەیەکی ترەکری لە نزیکی بەعقوبە هەر پێڵێن ناحەی بۆرز ناحەیە مرکز بەعقوبە یعنی حتا بەعقوبە خۆی لە ناوەندی ئەو ناحەیە زۆر ڕاستە لە دوای بەیاننامەی 11 لە 1970 دیسان جارێکتر بارودۆخی سیاسیە گۆڕێەوە لە ناو حکوومەتی عراقی و ساڵانە بەهۆی ڕێکەوتنەکەەوە وەزارەتێک دروست دەکرێت بە ناوی وەزارەتی کاروباری باکوور یان شؤونی شیمال کە بەڕەحمەت کاک سامی عەبدوڕەحمان وەزیر بووە ئەو ساڵانە تۆ لە مدیر ناحیەوە ئەچیتە ناو ئەو وەزارەتە لەوێت چ پۆستێکت وەرگرت لەوێ بووم بە مدیری دائیرەی قانونی وەزارەت دیارە ئەو وەزارەتە لە ناو حکوومەتی عراقیە هەتاو کاتێک کە با بڵێن جارێکی تر وەزعەکە تێک شو تاو کاتە بەردەوام بوو وەزیفەکەی تۆ شەر تاو کاتە تا 74 ئەنجا نەقلیان کردین هەرێکە بۆ لایەک من نەقلی هەولێر کرام ئەو وەختە هەموو مۆزەفەکانی وەزارەتیان ئەو وەختە حکوومەتی بەغا لە هەولێریش 2 مەجلیسی دروست کردبوو سەر بە حکوومەت نەک سەر بە بەرزانی و کورد ڕاست پێوترا مەجلیسی تەنفیزی
ومجلسي تشريعي تۆ نەقڵ کرای بۆوێ بۆ مەجلیسی تەنفیزی بۆ ئەمان ئەو وەزارەتەکانیش پێوترا ئەمانات چەند ئەمانەتێک بوو ئەمانەتی ئەژغاڵ و ئیسکان هەبوو من نەقڵ کرام بۆ ئەوێ کاگەن لە هەولێر هەتا 1970 با بڵێن بەردەوامە بیت لەو کاری خۆت لەوێ بەڵام لە 1970 خۆت لەسەر داوای خۆت خانە نشین کرد لە وەزیفەی حکوومەت بۆچی خۆت خانە نشین کرد بەخوا وەکو بڵێ حەزم لە وەزیفە نەما گەورەش بوو لەبەرەوە خۆم خانە نشین کرد و گەڕامەوە بۆ مەحامە لە دوای خانە نشین بوونت دەستت کردەوە بە کاری پارێزەرایەتی بەڵام ناگەڕێتەوە بۆ سلێمانی هەر لە هەولێرە مێنیتەوە هەر لێوێ دەستت بۆچی نەگەڕایتەوە مامۆستا دوای ئەو ساڵانەی کە تۆ لە ینی بۆ نمونە لە پەنجاکان کابی بە مدیرناحەی سەی سادەغەوە پێشتریش کە چی بۆ کولێ حقوق لە سلێمانی دوورەکەیتەوە لەم خانووە دوورەکەویتەوە پێم وابێتتر بە مێژوو ژیانی تۆ جارێکی تر وەکو ماڵ نەگەڕاویتەوە سلێمانی بە هیچ شێوەیەک نایێتەوە ئەم شارە تا 1970 لە هەولێر مایتەوە بۆ لەوێ مایتەوە بۆ نەگەڕایتەوە بۆ ئێرە ئەمە زۆر گرنگە بەڵێ لە 1970 کە من وەکوتم لە وەزیفە دەرچووم و گەڕامەوە بۆ مەحامات ئەم خانووە کێی تا بوو برا بچووکەکەمی تا بوو کەسم نەمابوو خوشکەکانم شویان کرد بوو هەر کەسە لە ماڵی خۆی بوو تەنها فواد و ژنەکەی و لەم ماڵا بوون ئەوانیش فوادیش یعنی نەی ئەتوانی خزمەتی خانووەکە بکە خانوویەکی وە ئەو سەربانە گەورەی لەم سەرەوە تا ئەو سەر هەموو زستانێ بە باگردێن ئەوێ هین بکرێ یعنی باگردێن کاری بکرێ ئەو لە ژوورە دوو ژوورە ئەژیا باقیەکەی چی لێ بکە جاران وەختی خۆی عایلێکی گەورە دایک و مناڵ و ئێستا هەر ئەوە وتی کاگ ئەنوەر من دەرەقەتی ئەم خانووە نایم چارەیەکی بکە چی لێکەی لێ بکە وەڵا من چیم کرد تر نازانم باشم کرد بێ یا خراپ کاغەزێکم نووسی بۆ دائیرەی ئاساری بەخا لە 1970 کاغەزێکم بۆ نووسین وتم من خانووەکمان هەیە لە سلێمانی ئەمە تاریخێتی ئەمە مێژوێتی و ئەمە ڕەسمەکانیم گرت هەمووی ئەمە ڕەسمەکانە و ئەمە ئێمەی تیابووین ئێمە چین و چێنین هەمووی بۆ نووسی ئێستا ئەوەی هەیە لەم ڕۆژە برایەک ماوە ئەو برایم دەرەقەتی نایە خزمەتی بکە ئێوە ئەگەر ئەتوانن بیکردنەوە بۆ خۆتان ئیستیملاکی بکەن پێڵێن ئیستیملاک وەڵا هەمووی 2 هەفتەی پێ نەچوو براکەم تەلەفۆنی کردوتیەوە لوجنەیەک هاتوون لە بەغاوە ئەڵێ نێمە لە دایرەی ئاسارین نێراوین بۆ سەیری خانووە سەیریان کرد و هەم ڕسمێکی زۆریان گرت و ڕۆیشتم هەم دیسانەوە مانگێکی نەبرد من کە لە هەولێر بووم کاغەزێکم پێگەیشت ئەڵێ ئەو کاغەزەی تۆ نووسی بوو وەختی خۆی ئێمە ئێستا قەرارماننا ئەم خانووە ئیستیملاک کەواتە هەر لە هەشتاوە ئەم خانە بوو بە مڵکی شوێنەوار مڵکی شوێنەواری پێڵێ بەڵێ شوێنەوار بەڵێ ئەتر لە وەختەوە ئێمە لی دەرچمان بە خانۆکە نەماوەکو مڵک ئەمما تەبیعی تعویزێکیشان ناینێ بەڵێ جنایی باوکو لە 1965 پێما بێ کۆچی دوای کرد بەڵێ کۆچی دوای کرد تۆ لە هەولێر مایتەوە تا 1970 کاری پارێزەریت کرد لەوێ و لێرەش دیارە خانوەکە ئەدرێ بە شوێنەوە زۆر ڕاست ئەمما ئێمال کرا مدیرێکی شوێنەوار هەبوو نازانم ناوەکی چی بوو زۆر ئێمالی کرد وابزانە حتا مەعزێ دیوار و میواریشی ڕووخا بڵێ
ئەو دیوارەی پشتەوەی ڕووخە بەڵێ ئەمجا نۆژەن کراوەتەوە ئەو نۆژەنش بە داخەوە ئەو تامغانەی حربی عالەمی یەکەم خەستەخانەی ئینگلیزیان لێ خەستەخانەی ئینگلیز ژوور بە ژوور ئەوانش نەما ڕاست لە نۆژەنکردنەوە. کاگەنۆر لە 1970 لە هەولێر نامێنی بەڵام ناژیتەوە بۆ سلێمانی سەبەبەکەت باس کرد ئەچیتەوە بۆ ئەو خانووی کە لە گەڕەکی زەیونە وەختی خۆی لە بەغدا دروستی کردبوو جارێکی تر دەچیتەوە بەغدا و لەوێ ئەژی دیسان لەوێش دەستەکەیتەوە بەکاری محامات بەڵامی تر لە دوای ڕاپەڕین با بڵێن زۆر لە بەغدا نامێنیتەوە لە ناوەڕاستی ساڵی 90ەکان بڕیار ئەیت و ئەچیتە دەرەوە بۆ ئەوروپا بۆچی بڕیارتدا ینی عراق بەجێ بهێڵی بەخوا بڵێم چی خۆم نا چ عێراق چ سلەیمانی چ ئەم ماڵە لە دڵما شتێکی گەورەی ڕاست بەڵام مناڵەکانم چاویان لە خەڵقە کرد زۆر کەزە چوو بۆ ئەوروپا ناوەڕاستی نەوەدەکان خەڵک زۆر بەهۆی بارودۆخی عراق و ئابووری تر گەورە بوو بۆ ئەوان ئەژی ڕاست وتم بابە بابڕێ لە ئەوروپا لە شوێک گیرسانەوە بۆم گێڕێتەوە پێما بە چیرۆکێکی دوور درێژ سەرەتا تاالێ بچن بۆ سوید بەڵام بە ڕێکەوت لە مستەردام لە ترانزیت ناچن بۆ سوید و لە مستەردامە مێنەوە و تا ئێستش هەر لە هۆڵندان تقریبا 30 ساڵە هەر لە هۆڵندا دەستەکانە خۆش بێ پێم خۆشە لێرە هەستیم پیاسێکی ناو خانۆکە بکەین سێریشی گەڕەکەەکە بکەین باس لە هەندێک یادەوەری تری ئەو ساڵانە بکەین بێکەوە بەڵام وشانێکی کورت وەرەگرین دوایی بەردەوامە بین خۆشەویستان لە دوای وشانێکی کورت لەگەڵ کاگەنوەری حاجی ڕەشیدی وەسمان چاوەش بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە سڵاتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ کاگەنوەری حاجی ڕەشیدی وەسمان چاوەش لەگەڵتان بەردەوامین. کاگەنوەر ئەمە حەوشەی خانووەکەی حاجی ڕەشیدی وەسمان چاوەشە کە ساڵانێکی زۆر تۆ لێرەش یاویت و مناڵیت هەر لەم حەوشەیە بووە هەرزەکاریت و خوێندنت لە سلێمانی هەر لەم حەوشەیە بووە هەستە چی بوو جارێکی تر هاتیتەوە بۆ ئەم خانووە و بۆ ئەم حەوشەیە کە ساڵانێکی زۆر تۆ لێرە تیایش یاوی چیت بیرە خاتەوە؟ ڕاستی هەموو ئەو کاتانەی کە مناڵ بووم کە قوتابی بووم لە سلەیمانی لە مەکتەبە ئیبتیداییەکە خالیدیە لە سانەوی سلەیمانی وەکە لە سلەیمانیش تەواوم کرد خوێنن لە بەغا لە کولی کۆلێجی ماف کولی حقوق چەند ساڵێک ئەچوومە بەغا و هاوینان هەمووی لێرە بووم طەبیعی زۆر مناڵی تا بگەڕیتە دواوە زیاتر ئەو هەستە گەورەتر ئەبێت ئەو هەستە خۆشتر ئەبێت. ئەم حەوشەیە کاگەنوەر یارە حەوشەیەکی گەورەیەوە ئەم خانوو ڕوبەرەکەی زۆر گەورەیە ئەم حەوشەیە جاران چیتیا بوو جگە لە خانووەکە تەمەنۆکو باسەت کرد ئەم خانووە ئێوە باوکت یەکەم جار ئەم بەشەی کردیوە ئەم بەشەی کڕیوە پێوترێ بەشە کۆنەکە لە کۆتایی ساڵی 80ەکان دواتر خۆی ئەم بەشە دروستەکە ڕاست بەڵام لە حەوشەکەش پێم وا بێ شتی تری تیا بووە مە دیوەخانەکەی باوکت بووە لێ و ئێرەش خانوویەک بوو پێش ئەو خانووە کە زەمانێکی زۆر کۆنا وەختە ئۆتۆمبیل هەر باوەڕ ناکەم هەبوو بێ تەویلەی ئەسپەکانی باوکو تەویلەی ئەسپەکان وەکو گەراجی سیارەی ئێستا وەکو گەراجی سیارەی ئێستا دوایی کە زەمانی ئەسپ و ئەسپ سواری و ئەمانە نەما باوکم تێکیە و خانوویەکی لێ دروست کرد. ئەم دیویشتان دیارەتەنیشتان ماڵی ڕەمزی ڕەمزی مەلامارف بووە دیارە دەرگایەکی بچووک
پێما بێ لەو بینە بۆ توانیتانە زۆر تێکەڵ بوون بێکات شۆتان هەبوو بەڵێ تقریبن ئالە و خەتاوە بەرامبەرمانە دەرگاکە لەوێ بوو ئەنجا تەنیشت ئەمە حەمام بوو طبیعی ماڵ حەمامیوێ ڕاست ئەم دیویشی پیانەوت سەرتەنور چونکە نانی لێ دروست دەکرا کەس نانی لە بازار نەکڕی مامۆستا کە باسی هاوڕەکانتم کرد پێشتر زۆر باسی کاک جەمالی ڕەمزی مەلامارەفت کرد کە لە کۆل لە منا مناڵی دراوسێ بوون لە کۆلێژیش بێکۆ بوون ساڵانێک لە بەغداش پێما بێ بێکۆ بوون جگە لە کاک جەمال دیارۆکو هاوڕێکی عزیزت چیتر زیاتر لەم گەڕەکەی ئەو بێکۆ بوون واسێکی کاک جەمالم بۆ بکەیت وەڵڵا کاک جەمال کوڕی ڕەمزی مەلامارە بوو کە 7 کوڕ بوون ڕاست بەداخەوە ئێستا دوانیان ماوە کاک فەوزی و کاک شەهاب کاک فەوزی و کاک شەهاب ڕێز و خۆشەویستیمان درێژ بن ئینشەڵڵا وێنەیەکی تۆ کاک جەمالم لەلایە با بێک و دانیشی لە شوێنێک ئەو وێنێت پیشان بە موسەری کۆمەڵێک وێنەی تر بکەیت فەرموو کاگە نوەردیارە ئەمە وێنەیەکە جەنابتی لەگەڵ کاک جەمالی ڕەمزی مەلامارە خوای خۆش بێ ئەوەی تریشیان کاک دارا عومەرە لێ خۆش بێ ئەم وێنەیە کوێیە کاگەنوەر ئەم وێنەیە بەغایە لەیەکێ لە باخچەکانی بەغا وەختێ ئێمە لە کۆلێج بووین من و کاک جەمال و دارا کۆلێجێکی کە بوو ئەو لە کۆلێژی پەروەردە بووە قسمی بیرکاری وابوو ئێوەش دوتان لە لە ماتماتیک ئێمە لە کۆلێجی ماف زۆر ڕاستە وێنەیەکی جوانە سێ هاوڕێی ئەو ساڵان دیارە بەداخۆ من حەزمە کرد وێنەی زیاتر لەم بەرنامەیە بشامێن بەڵام بۆی ئەوەی جەنابەت زیاتر شتەکانت لە دەرەوەی لە هۆڵەندەیە و ینی وێنەی کەم ئەمە وێنەیەکی تۆیە دیارەمە سەردەمی گەنجیە لە بەردەم ئەم یەکێک لە پەنجەرەکانی ئەم خانووەکیدا ئێستا پێ دەڵێم لەکوێ بووینەمە دوای پلیکانەکانەوە ئەو دووهەم پەنجەرێ ئەوە ساڵی چەنە مامۆستا بە تەوەقوعی خۆت ئەمە هەم دیسانەوە ساڵانی پەنجاکانە ئەو کاتێک کە تازەوی بە پارێزەر و وێنەیەکی جوانە بەڕاستی ئەو ساڵانەیە مامۆستا تۆ باسی ئەومان کرد ساڵانێکی زۆر لە وەزیفە بوویت و دواتریشی تێتە دەرە بەس پێم خۆشە باسی ئەم بۆ بکەی ساڵی چەند ژیانی هاوسەریت پێکێنە ساڵی 1966 ئەو کاتە لەکوێ بوویت ئەو کاتە وابزانم لە بەغدا بووی نەخێر لە کفل بووم ناحی ناخی کفل مدیر ناحیە بوو لەگەڵ کێ ژیانی هاوسەریت پێکێنە وەڵڵاهی لەگەڵ کچێک ئافرەتێک لە خانەوادەیەکی بەناوبانگی بەغا کە پێیانەوترێ خانەوادەی مەحموود شوکری کە پارێزگاری و مدیری شورتەی عامی بەغا و پارێزگاری بەغا بووە ساڵانی کۆن ساڵی 66 ناوی خێزانت لەمیا عەبدولمەجید خاتو لەمیا پێمان بێ کچەزای متەسەڕفی و کاتێ بەغدا بووە کچەزای ئەو خاڵی بووە یعنی لەو بنەماڵەیە زۆر ڕاستە وێنەیەکی تۆ لەمیاخانم پێیە ئەمە سەردەمی گەنجیتانە ئەمە تازە کە مارەم کرد لە ساڵی شەستەکانە دیارە وێنەی کۆتای شەستەکانە ئەمە ژوێنەیەکی هەر ئێوێ بێکەوە دیارە چوونەتە دەرەوە هەر ئەو ساڵانەی سەرەتای هاوسەریتان ئەمە محتەمە لە 16 بێ پاش ئەوە بە ساڵێک زۆر ڕاستە ئەم وێنەیە وێنەیەکی تۆ خاتون لەمیایە تەسەوڕەکە ئەمەیان لە ئاهەنگێک بێکەوە گرتی بێتان ئاهەنگی مارەکردنی من ئەمە ئەو حەفلەیە ئەو ئاهەنگی خۆتانە ئەوە ساڵی 66 وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی یادگاریکی جوانە
لەگەڵ لە میاخان چەند مناڵتان هەیە کاگەنەوە؟ 4 مناڵمان هەیە، بەڵێ 3 کچ و کوڕێک. 3 کچ و کوڕێک. دیارە مناڵانەی تۆیان جەنابت و لە میاخان قەت لە سلێمانی نەژیان یا زۆر کەمی لە کوردستان ژیان. وایە مناڵەکان ئێستا ئیشیان چییە؟ لای خۆت ماون ڕۆشتون؟ هەمویان لە هۆڵەندە لەگەڵ بەیەکەوەین. بەڵێ هەریەکەیان ئیشێکی خۆی هەیە. گەورەکەیان تریفە لە سەفارەتی عێراق ئیشەکە لە هۆڵەندە. دووهەمیان سازان لە سوپەرمارکتێکی زۆر گەورەی جلوبەرگ ئیشەکە. سێهەمیان کە سامانە کوڕە لە شەریکەیەکی ئەمریکی بڵێن تەکنەلۆجیا ئەمریکان ئەکسپرس و ئاخر کچیشم لە ئەبوزەبی 10 ساڵە لە شەریکەیەکی نەوتیشەکە. تەبەن درێژ منیشەڵا خۆی گەورە تویان بۆ بێڵێ زۆر لە کوردستان نەژیاون. کوردیەکەیان چۆنە؟ دایکیان یارە زیاتر بە عەرەبی قسەی کردووە؟ دایکیان لە هەمویان باشترە. زۆر بە کوردی ئەتوانێت قسە بکە ئەمە بە شلۆقی. بەڵێ هێناونەتەوە بۆ کوردستان مناڵەکان ئاگاداری ئەم مێژوان ئەم خانووە جارێ هاتوونەتەوە و حتا چوشینە دەرەوەی سلێمانی چەند جار و وەختێ هێناومە ئێمە لەم خانووا بووین و ڕاست ئەو وەختە هێشتا مناڵ نەهات بوو. ئێمە لێرە بووین، ڕاست لێرە ژیاوین، لێرە نووسین خۆم و دایکی مناڵ. ڕاست دەستەکانە خۆش بێتە من درێژ بێ خێزانێکی بەختەوەر ئیشەڵا خی گەورە بۆ یەکتان بێ لە ڕێز و خۆشویستیمان بۆ ئەوانیش هەیە. پێم خۆشە بێک و بچینە دەرەوە باسی هەندێک لە یادەوەرەکانی ئەم گەڕەکە بکەین لەگەڵ دراوسەکان و ئەو کەسانی کە لێرە ژیاون. فەرموو فەرموو. کاگەنۆر دیارەمە کۆڵانی ئێوەیە، کۆڵانی بەردەم ماڵی ئێوە. دیارە سێکێکە لەو کۆڵانانەی کە زۆر قەرەباڵەخە بەردەوام ئۆتۆمبیلی پیاڕۆیانی تەنانەت مەجای ئێوە نیە پیاسەیەکیش بکەیت. لەبەرەوە هەر لێرەوە پێم خۆشە باسی هەندێک لە ئەوە شرافانە بکەین کە لەم شارە کە لەم گەڕەکە بوون بە تایبەتی هەر لە ماڵی کاکەریمی عەلەکەوە کە لەو سەری کۆڵانەکان، ماڵی مەلا ئەحمەدی جیلان باشی کاک حەمە ساڵح و کاک قار و ئەوان ویتر گیتە ئێرە ماڵی عەبدوڕەحمان بەجی بابان و ماڵی ئێوە و یان پێم خۆشە خۆت باسیشی کورتی گەڕەکەکەمان بۆ بکەین. وەکو جەنابەت فەرمووت لە کەریمی عەلەکە و لەوێوە چێتە خوارەوە بۆ ماڵی حاجی مەحموود دارتاش کە کوڕە گەورەکەی کوڕێکی بەڕێز کاک ئاراس دکتۆر ئاراس بەڵێ پەرلەمانتار و چەند برایەکی کەی ئەنجا یەتەوە سەر ئەم کۆڵانە ئەمانە شەر ئەم خانوانە مڵکی باوکوم. زۆر باشە مامۆستا من پێم خۆشە باسێکی بەرنامەکە کەمی ماوە لێرەوە کا ڕێمە ماڵی ڕەمزی مەلا مارفەوە دیارە باسمان کردن. دواتر مزگەوتی هەمزاغا و پیرەمێردی شاعریش لەم گەڕبوو. تۆ بە بیرەوەری خۆت پیرەمێردە بینیوە؟ زۆر جار ئەما قسەم لەگەڵ نەکردو چونکە مناڵ بووی. من مناڵێکی تەلەبەی سانەوی ئەو پەڕەکەی پیاوێکی چۆن بوو لە ڕسمەکانە چۆن دەرەچێ هەروە ڕاست لە نزیکە و بینیوتە ڕیسپی و ئەوی ژۆک و ناوە گۆچانێکی بەدەست. دەستەکان خۆش بە دیارە کاتی بەرنامەکە بەرەو کۆتایی ئەڕوا پێم خۆشە لە دوایین شتیان بەرنامەیە و یادگاری کاک حەمە ساڵح دیلان و ڕۆژی خوازبێنیەکەی ئەختەرخانی خوشتم بۆ باس بکەین کە لەم خانووە بووە. باڵێ یەتە بیرم لە خانەقینەوە خزمانمان کە لەوێ بوون لە ئەشرافی خانەقین و چەند کەسێکی کە خزمەکانمان هاتن بۆ سلەیمانی هاتن جار بەجار. ئەم جارە بۆ داواکاری ئەختەرخان بۆ هاتبوون بۆ داواکاری ئەختەرخانی خوشک بەڵێ لەو ژوورەی سەرەوە ئەمسەر لەوێ دانیشتنەکە لەوێ بوو دانیشتنێکی گەورە بوو. من یەتە بیرم مناڵی ئیبتیدایی بوو خوازبێنی و دەست ماچکردن و ئەم شتانە تەواو بوو
حەمە ساڵح وتی ڕوخسەتمان گۆرانیەک بڵێم ئەوانی ژوتیان وەڵا پێخۆشحاڵە بین وەڵا دەستی کرد بە گۆرانی وتن بچی بە گۆرانی ئامۆزاییان تۆ بۆ من فەرز وەکو زاواژ ئامۆزایی کرد ئەجا ئەو گۆرانیە زۆر شتێکی جوان بوو بۆ ئەو مناسبەی ئێوە ڕاستە لەو دەقیقەیە زۆر ڕاستە دەستەکانە خۆش بە ڕۆحیەوان شاد بێت تەمەنی تۆ درێژ بێ مامۆستاژیان ئەمڕۆ زۆر مانومان کردی تەمەند درێژ بی تەندروستی باش بێ ئینشەڵڵا هەمیشاوە بە تەندروستی باش و بە گەشایی بتبینی زۆر چاومان ڕوون بوو زۆر سپاس دەکەین دەستەکانە خۆش بە مامۆستاژیان دەستەکانی تۆ خۆش بێت خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لاکتان